هەندێک گفتوگۆ لەگەڵ میوانە بەڕێزەکەمان کە بەڕێزیان ئومێد گۆمەشینیە چاودێری سیاسین لە ستۆدیەکانمان لە هەولێر لەگەڵمانن و هاوکارمان سامان سلێمانی کە لە تارانەوە ئەو بەردەوام زانیاری نوێمان بۆ نێرێت لەسەر نوێترین لێکەوتەکانی ئەم جەنگە. کاک ئومێد سەرەتایە ئەمە لای تۆ سڵاو دەبێت، سوپاس بۆ بەشداریکردن لەگەڵمانە. ئەمێ بزانم چ خوێندنەوەیەک لای تۆ هەیە سەبارەت بە ئەم دۆخەی کە سات بە سات گۆڕانکاری بەسەرایەت. ئەم جەنگە بەردەوامە بێت یاخود نەخێر ئەم ڕێکەوتنێکی کۆتاییە کە بڕیار وایە لە ماوەی چەند ڕۆژی داهاتووە لە ئەوروپا ئیمزا بکرێت و ڕێکەوتنێکی باشیش بێت. سڵاو لە ئێوە، سڵاو لە سەرجەم بینەرانی کورسات و خەڵکی کوردستان. سوپاس. دیارە ئەم جەنگەی ئێستا کە لە نێوان ئەمریکا و لە نێوان ئێران و پێشتر بە دەستپێشخەری ئیسرائیل کە بە وەکالەتی ئەمریکا دەستپێشخەری کرد لە ساڵی پار لە مانجی 6ەوە درێژەی هەیە. ئەم شەڕەکە لە مانجی 6 لە ساڵی پار سەرەتا ئیسرائیل موشکبارانی تاران و ئێرانی کرد. ئەمە سەرەتایەک بوو بۆ ئەم جەنگەی ئێستا کە دەستی پێکردووە. بەڵام دەبێ ئێمە خوێندنەوەیەکی مێژوویمان بۆ هاتنە سەرکاری ڕژێمی ئێران و هەروەها ململانەی لەگەڵ ئەمریکا هەبێتن. ئەو کاتێ هەر لەو کاتەوە لە ساڵی 79 کە ڕژێمی ئێرانی هاتە سەرحکوم بەرامبەر ئێران دژمنکاریەکی تەواوی خۆی ڕاگەیان کە بە هیچ شێوەیەک ئامادە نییە لەگەڵ ئێران هاوکاری بکە. بۆیە لەوێ ڕۆژێوە ئەم ململانەیە لەگەڵ ئێران بەردەوامە و ئەمریکاش لەوێ ڕۆژێوە ویستی کە پەیوەندی لەگەڵ ئێران هەر هیچ نەبێ بگەڕێنێتەوە سەردەمی شا. ئایا دەتوانی ئەو پەیوەندیە بگەڕێنێتەوە؟ ئەمە ململانەیە بەردەوام بوو. شەڕی سارد لە نێوان هەردوو لایەن هەبوو بەردەوام لە ڕووی ڕاگەیاندنەوە، لە ڕووی جار بەجار ئەم گرژیانەی کە ڕووی دەدا پێشتر بەردەوام بوو تا ساڵی پار کە لایەن ئیسرائیلەوە موشکبارانی تاران کرا. بە زۆرێک شەڕەکە بە وەکالەتی ئەمریکا بوو پێم وایە واکو دەرێ، چونکە لەبەر ئەوەی هاوپەیمانی یەکتر هەتا ڕادەیەکی چاک شەڕەکە دەستی پێکرد. لە دواییدا ئێرانیش هاتە ناو شەڕەکەەوە کە ئەم شەڕە بووە ئەوەی ماوەیەک چەند ڕۆژێک لەوێ ئەو کاتە بەردەوام بێتن و تۆزێک هودنەگ یاکود وەکو دەرێ جۆرێک لە وەستان بێتە ئاراوە کە دانیشتن و گفتوگۆ بکەن و شەڕەکە کۆتایی بێ. خەڵک لە چاوەڕوانی ئەوەدا بوو کە گفتوگۆ و دانیشتنی نێوان ئێران و ئەمریکا بگاتە ئاستێک کە ئەم شەڕە کۆتایی پێبێتن و لەسەر مێزی گفتوگۆ چەندین جار دانیشتن بەو هیوایە بن کە شەڕ کۆتایی پێبێتن. بەڵام لەم چەند ڕۆژەی ڕابردوودا هەم ئیسرائیل و هەم ئێران موشکبارانی ببوورە، هەم ئیسرائیل هەم ئەمریکا موشکبارانی ئێرانیان کردەوە لە بەرامبەر ئەمیژدا ئێران موشکبارانی ئیسرائیل و ناوچەکانی کردەوە. بەڵام ئەم موشکبارانی ئەمجارە سنووردارە. ئێران پێی وایە داخوا ئەم موشکبارانە جددی نییە. ئەگەر بێت و جددی بواە بە شێوەیەکە لە شێوەکان هێرشی دەکرا سەرێکە ئامانجی گەورەتر بپێچێ و ئەمریکاش وای ڕاگەیاندووەکە ئەو هێرشانەی سنووردارە تەنها بۆ ئەوەیە کە ئێران ناچار بکاتن بۆ ئەوەی لەسەر مێزی دانوستان گفتوگۆ بکاتن و ئێستاکە بۆتە دوو خاڵی ناکۆچیان بۆتە دوو خاڵی سەرەکی. یەکەمیان مەسلەی نەمانی چەکی ئەتۆمی و دومیان مەسلەی گەروی هورمز و ئەوانە. هەرچەندە ئەمریکا ڕایگەیاندووە کە لەو ماوەیەدا زیاتر لە 1 ملیۆن بەرمیل نەوتی بە ڕێگای بەندەری هورمزدا ڕەت کردو ئەوانە. بەڵام ئەمە تەنها ئەوە نییە کە ئەوە هۆکاری سەرەکی بێتن لەگەر ئەوەی کە گەری هورمز بکاتەوە ئەمریکا ئەو شەڕە ڕابگرێت لەگەڵ ئێراندا. ئێستاکە هاتۆتە سەر ئەوەی کە بەنیازی ئەوەن کە هەم نەتەنیاهۆ بەشدارەوە هەم جێگیری سەرۆکی ئەمریکا و هەم ترامپ خودی خۆی کە بڕیاری ئەوەیان داوە لەوە نزیک بوونەتەوە کە زۆرێک لە پێکهاتن واژۆ بکەن لە ئەوروپا. جا ڕۆژانی داهاتوو ئەومان نیشان دەدەن ئایا ئەو نیەتە سەردەگرێتن کە ترامپ ئەو ئامانجەی هەیە کە ئەو گفتوگۆی ڕابردوو ببێتە مای ئەوەی کە پێکاتن لەگەڵ ئێراندا واژۆ بکاتن. ئەمە ڕۆژانی داهاتوو وەڵامی ئەو پرسیارە وەردەگرینەوە. زۆر باشە. ئەمە هەرچی پێشبینیەکانە بۆ ئەوەی کە ئەنجامی دەبێتن کە لە ڕابردوو و گفتوگۆیانە کراون. زۆر باشە کاگومێت. هەرچی پێشبینیەکانە بۆ ئەوەی کە هیچ کێشەیەک نێتە بەردەمی ڕێکەوتنەکە
و بەخواست و ویستی هەردوو لام ڕێکەوتنە لە ئەوروپا ئیمزا بکرێت و ڕێکەوتنەکە ئەنجام بدرێت. بەڵام لە بەرامبەر خوێندنەوەیەکی جیاوازتر ئێستا هاتوۆتە ئاراوە، دەوترێت هەژمونی ئەمریکا لە ناوچەکەدا بەرەو لاوازی ئەڕوات. ئەو ئەمریکا گەورەی کە دەسەڵاتێکی ڕەهایی هەبوو لە ناوچەکەدا لە ئێستادا ئەو دەسەڵاتە ڕەهایی نابینرێت و ئەم ڕێکەوتنە جۆرێکە لە بەدەستهێنانی خواستەکانی ئێران کە هیچ سازشێکی لەسەر ناکرد. من پێم وایە خۆی لە سەرەتاوە بە لێکدانەوەی ئێمە و زۆربەی خەڵک هەموو ئاراستەکان بەرەو ئەوە دەچون کە ئەمریکا کاتێک دەست بەو جەنگە دەکاتن سەر بە ئێران دادەنوێنیتن و دەتوانێت ئامانجەکانی لە ئێران بەدی بهێنێتن و ئێران پێم وایە خۆشی ئەو ینی ئەو تەسەوڕی نەدەکرد کە بەو شێوەیە لە سەرەتاوە بەرگە بگرێتن، بەڵام لە دواییدا ئێران گەیشتە ئەو قەنەعەتەی کە دەتوانێت هەتا ئەوەی ئێستاکە هەیە بەرگە بکرێتنەوە بتوانێت بەرپەرز بداتەوە بەرامبەر ئەمریکا. بەڵام ئەوە پێم وایە کە باسی لاوازبوونی ئەمریکا و هەژمونی ئەمریکات کرد لە ناوچەکەدا لەوانەیە هەندێک کۆکاری هەبێ. من پێم وایە لە مێژووی شەڕەکانی ئەمریکاداوە لە مێژووی ئەو شەڕانەی کە ئەمریکا سەرکەوتنی بەسەر ئەو ناوچانەدا بەدەستێناوەکە شەڕی لێ کردووە، لە هیچ شەڕێکدا بەدەگمەن خۆی بە تەنیا نەیتوانیوە سەرکەوێ لە شەڕەکاندا، هەمیشە هەندێک لایەنی هاوپەیمانی لەگەڵدا بووە. بەڵام لەم شەڕی ئەمجارەدا دیتمان ئەنجومەنی ئاسایش بەشدار نەبوو و ناتۆ بەشدار نەبوو بەو شێوەیە کە ئەو دەویست ئەوانیش ڕابکێشەتە ناو شەڕەکە و هاوکاری بن، بەڵام تا ئێستا هیچیان لەو بارەیەوە هاوکاری نەبن. و هەروەها خودی ترەمپ کە شەڕەکەی هەڵگیریستاند و هێرشی کردە سەر ئێران لە دوای ئیسرائیل و ئەوانە خۆشی لە ناو خودی ئەمریکا نەیتوانی ڕاوێژ بە سەرجەم کاربەدەستانی ئێران ببورن ئەمریکا بکاتن، ئەو خۆی بڕیاردەری سەرەکی و بڕیاردەری تاگلایە نەبوو لە مەسەلەی وەستانەوە دژ بە ئێران. بۆیە ئەو چاوەڕوان نەکردنەی کە پێمان وابوو ئێران دەتوانێت ئەمریکا ببووە ئەمریکا دەتوانێت ئێران لە ناو بباتن لە چەند ڕۆژێکی سەرەتای دەستپێکردنی شەڕەکە هەمومانی هێنا ئەو قەنەعەتە کە ئێران تا ئەو کاتەی ئێستا ببورن هەر دەرم ئێران ببورن ئەمریکا تا ئەو کاتەی ئێستا نەیتوانی وە ئامانجەکانی بپێچێ. ئەمە زۆرێکە لە لاوازبوونی ئەمریکا و لە بەرامبەر ئەوەدا بمانەوێ و نەمانەوێ وەستانەوەی ئێران و ڕوبەڕووبوونەوەی ئێران هەم بەرامبەر ئیسرائیل و هەم بەرامبەر پێگەست سەربازیەکانی ئەمریکا لە ناوچەکەدا لە ئەو شوێنانەی کە مەترسین بۆ سەر ئێران و موشک بارانکردنی ئەو شوێنانە و لە هەندێک شوێن کۆنتترۆلکردنی ئەو پێگا سەربازیانەی ئەمریکا وا دەکاتن کە برین ئێرانیش تا حدێک تا ڕادەیەکی باش بەهێزە و تا ڕادەیەکی باش ئێران دەتوانێت ڕوبەڕووی ئەمریکا ببێتەوە کە لە چاوەڕوانی ئێمە و خەڵکیکەدا نەبوو و بەڵام لە ئێستاشدا ئێران زیاتر توانیوێتی پێگەی خۆی بچەسپێنێتن لە بەرامبەر ئەمریکادا. بەڵام ئەو ئامانجانەی کە بەڵێ ببرە فەرمو بەردەوام بە تەواو. بەڵام ئەو موشەکانی کە لەم دوایەنەدا کە ئێران ئاراستەی پێگەکانی ئەمریکای کرد لە ئوردن بێ یا لە دۆحە بێتن یاخود لە کوێت بێتن، ژمارەی موشەکەکان زۆرن و ئێران لە هەڵدانی هەر موشەچێک یەکسەر وەڕادەگەێنی کە موشەی ئاراستی ئەو شوێنە و ئەو پێگانەی ئەمریکا کردووە. بەڵام لە بەرامبەردا ئامانجەکان نازاندرێ بەدی هاتوون یاننا ئەو ئامانجانەی کە ئەمریکا دەیەوێت لە بەرامبەر ئەو پێگە سەربازیانەی ئەمریکادا. ڕەنگە زۆربەی ئەو موشەکانی کە ئێران دەیهاوێ بۆ پێگە سەربازیەکانی ئەمریکا بتەقێندرێنەوە یا فوچەڵ بکرێنەوە یا لەو ناوچانە ئامانجەکانیان بەدی نەهێنن. بەڵام ئێران ئاماژە بە بەدی هێنانی ئامانجەکانی ناکە. بۆ ئەوەش ناتوانین بڵێن کە ئێران خاڵی بەهێزی بەدەستەوەیان یاخود ئێران ئەو سەرکەوتنێک کە خۆی دەیەوێ بەدەستی هێنابێتن. زۆر باشە کاگومێ دەگەر ئەگەر لە ناوچەکەتا لە هەندێک وڵاتی عەرەبی ئامانجەکانی نەپێکابێت پێم وابێت لە ناو ئیسرائیلدا
زۆرێک لە ئامانجەکانی ئێران بەدی هاتوون و پێکراون. زۆر باشە، من پرسیاری ترمە بێ سەبارەت بە ئەم بابەتی کە خۆت وروژاندت و باست لە ئەم جەنگی بە وەکالەتە کرد لایەن هەندێک وڵاتی ترەوە کە هاوپەیمانی ئەمریکان، ئاخۆ ئەمریکا چۆن دەتوانێت ئەمانە جاریش کە بجوڵێنێتەوە و دژی ئەو وڵاتانی کە بە دوژمنی خۆی یاخود نیارەکانی خۆی بەکاریان بێنێ. زۆر باشە، من ئەچمە لای پامنێرمان سامان سلێمانی. سامان سڵاو لێبێت، بەردەوام تۆ زانێرەکان لای تۆ نوێن. ئەمێ بزانم لێکەوتەی دوایین بڕیار کە لەلایەن ئەمریکاوە ڕاگەیەنراوە دەوترێت جەنگ دەوەستێت. ئەم بڕیارە لە ناو خۆی ئێراندا بە تایبەتی لە ناو شەقامی ئێرانیدا چۆن باسەکرێت و ئەم لێکەوتانە چۆن خوێنەوەی بۆکرێ؟ بەزات سڵاو لە تۆ لە میوانەکەمان و لە بینەرانی کورسات نیوز. ڕاستیەکەی ئەوەیە کە لە ناوخۆی ئێران ئەتوانم بڵێم بە پێچەوانەی ڕۆژانی شەڕی 39 ڕۆژە تۆزێ بە هێوریەکی زیاترەوە بە تایبەت سەیری ئەو هەواڵانە ئەکرێت کە لەلایەن دۆناڵد ترامپەوە ڕاگەیەندرێ بۆ پێی کە خەڵک زیاتر تەنانەت ئەو کاتانش لەم چەند ڕۆژەی ڕابردووە کە هەڕەشەی ئەکرد زۆر کەمتر لە کاتەکانی پێشوو لە سەردەمی شەڕا خەڵک گرنگیان بۆ قسانەی دۆناڵد ترامپەدا بۆ پێی کە پێیان وایە کە بەردەوام قسەکان و هەڕەشەکان و تەنانەت ئەو قسانش کە لە پێناو ڕێکەوتنا باسی ئەکا ئەگەنە ئەنجامی کۆتایی خۆی و ئەمە وای کردووە کە خەڵک تۆزێک ئەتوانم بڵێم دان بە خۆیانە ئەگرن و چاوەڕوانن بزانن هەواڵە ڕستمیەکان لەلایەن بەرپرسانی ئێرانیەوە بە چ شێوەیە کە بێەوە تەنانەت چەند ڕۆژی ڕابردووش کە چەندین جار هەڕەشەی هێرش کرایە سەر ئێران لەلایەن ترامپەوە تەنانەت بینیمان دیاردەیەکی زۆر ئاسایی وەکو قەرەباڵغبوونی بنزینخانەکان و سەفەرکردنی خەڵک و بەجێهێشتنی شارەکان بەڕاستی وەکو جاران نەبووە. لە ئێستاشدا کە باسی ڕێکەوتن ئەکرێ ئەم بابەتە تا ڕادەیەکی زۆر ئەبینین. ئەگەر باسی دەرکەوتە کۆنکرێتەکانی بابەتەکە بکەم لە 24 ساعتی ڕابردووە کەمتر لە 24 ساعت بەڕاستی لە ئێوارەی دوێنێەوە تا ئێستا ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر کەم ئەڵبەتە نرخی تمەن بەرز بووێتەوە و ئەمەش دیسانە گەڕێتەوە بۆ ئەوە کە خەڵک چاوەڕوان بزانن لەسەر عەرزی واقع چی ڕوئەدات و ئایا ئەم قسانەی بەرپرسانی ئەمریکایی بە شێوەیەکی کردەوەیی جێبەجێ ئەکرێ یا تەنها پلان و پیلانێکە بۆ قۆناغەکانی داهاتوو چون ئەم بێمتمانەیە بەڕاستی هەم لە ناو شەقامی ئێرانیا هەم لایەن بەرپرسانەوە بە بەرپرسانی ئەمریکایی هەیە. بابەتی دووەم ئەوەیە کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە خەڵک تا ڕادەیەکی زۆر پێیان باشە ئەگەر بێت و ئەم لێکتێگەیشتنە باشترە بڵێن چونکە بەڕاستی ڕێکەوتن نییە، ڕێکەوتنی کۆتایی نیە، لێکتێگەیشتنێکە بۆ ماوەیەکی 60 ڕۆژە ئەم لێکتێگەیشتن لە قۆناغی ئێستا بکرێت و تا ڕادەیە وەزعەکە هێور بکرێتەوە. خەڵکی ئێران بەڕاستی لە ماوە پێیان وا بووە کە هەروە کە لە زمانی فارسیە ئاڵێن کۆتاییەکی ناخۆش زۆر باشترە لە ناخۆشیەکی بێ کۆتایی و پێیان وایە ئەگەر بێت و تەنانەت بە شەڕێکی تریش بێت ئەم وەزعی ئێستا کۆتایی پێبێ زۆر باشترە لەوەی کە لەم حاڵەتەی نەشەڕ و نەئاشتیە بابەتەکە بەردەوام بێ. لە ڕاگەیاندنە فەرمیەکانە کە ئەتوانم بڵێم لە ئێستادا لە هەمووی گرنگترە ئەوەیە کە ئەزانین بەرپرسانی ئێرانی تا ئێستا بە شێوەی فەرمی قسەیان لەسەر ئەو ڕێکەوتنە نەکردووە و تەنها وتویانە کە لەسەر خەتین خەریکی خوێندنەوەی وردەکاریەکانین. بەڵام ئەتوانم بڵێم تقریبن لە 2 ساعتی ڕابردووە کۆمەڵی ڕاگەیاندنی فەرمی بە بڵاوکردنەوەی کۆمەڵی وردەکاری بە تایبەت ئەو 4 مادەی کە ئاژانسی فارس بڵاوی کردوێتەوە، ئاژانسی هەواڵی فارس بڵاوی کردوێتەوە تا ڕادەیە خەریکی ئامادەکردنی ڕای گشتین بۆ ڕاگەیاندنە فەرمیەکەوە باس لەوەکەن کە ئێران کۆمەڵی دەستکەوتی باشی هەبووە و ئەمەش بە پێی ئەزمموی ئێمە لە ناوخۆی ئێران ئەتوانم بڵێم پێش هەواڵێکە بۆ هەواڵە ئەسڵیەکە و هەواڵە فەرمیەکەوە چاوەڕوانەکرێ لە سەعاتەکانی داهاتوە بەرپرسانی ئێرانیش هەڵوێستی خۆیان لەسەر ئەوە دەرببڕن. بەڵام جەوەکە یا بارودۆخەکە بەو شێوەیە لە ئێستادا کە بە ئەگەرێکی زۆرەوە ئەو لێکتێگەیشتنە تا ڕۆژی یەکشەممە لە شاری ژنێف ئیمزا بکرێت و لانیکەم بۆ ماوەیەکی 60 ڕۆژە تا ڕادەیەک ئەو هێوری و هێمنیە بگەڕێتەوە بۆ بازارەکان و بۆ کۆمەلگای ئێران. زۆر باشە سامان لەگەڵمان بمێنەرەوە بەڕاستیم پرسیاری ترم ئەبێت ئەمەوێ بزانم فشارەکانی هاوڵاتیان چۆن بووە لەسەر حکومەت بەڵام دواترە گەڕێمە وڵات. کاک ئومێت باسی جەنگی بە وەکالەتت کرد لەلایەن ئەو وڵاتانی کە دۆست و هاوپەیمان و نزیکی
ئەمریکان یاخود ئەو وڵاتانی کە ئەمریکا دەتوانێت هەژمونی خۆیانە لەسەر بسەپێنێت. ئەم دۆستایەتی و نزیکی و هاوپەیمانێتیە ئەگەر هاوپەیمانێتیەکی ئابووریش بێت تەنها لەگەڵ ئەمریکایە ئەتوانێت پەلکێشی وڵاتانی ناوچەکە بە تایبەتی وڵاتانی کەنداو بکات بۆ ئەم جەنگە بۆ پێیکە زۆرێک لە بەرژەوەندەکانیان لەگەڵ ئەمریکادا لە ئێستادا ماوە و ئەمریکا هەژمونی ئابووری هەیە لەگەڵیانە. ئەتوانن ئەم وڵاتانە پەلکێشی جەنگەکە بکرێن یاخود ئەگەرێکی کراوەیە لە کاتی شکستهێنانی دانوستانەکانە. بێگومان ئەوانەی کە هاوپەیمانن لەگەڵ دەوڵەتی ئەمریکا لە کاتی درێژە کێشانی شەڕەکەیە لە کاتی پێویستی جددیدا ئەمریکا داوایان لێ دەکا یا ئەمریکا بە شێوەیەک لە شێوەکان هەوڵ دەدا کە ئەوانش بکاتە پاڵپشتی خۆی بۆ ئەوەی هاوکاری بنجا لە هەر ڕوویەکەوە بێتن. ئەمڕۆ بمانەوێ نەمانەوێ ئیسرائیل بۆ ئەمریکا لە ناوچەکەدا یەکێکە لەو دەوڵەتانی کە ئەمریکا بە چاوێکی هاوکار و دۆستەوە سەیری دەکات. جا من نازانم ئەوە چەندی ڕاستە و قسەیەکە دەڵێن بیرمەندی عەرەب عەبدولوهاب مەسیری کە چۆتە ئەمریکا دەرێت دوای ئەوەی کە چوومە ئەمریکا ئینجا من تێگەیشتم کە ئەمریکا لە ژێر دەستی ئیسرائیلدایە نەوەکو ئیسرائیل لە ژێر دەستی ئەمریکادا بێت دەرێ ئەوەندە ئیسرائیل دەوری لە ناوچەکەدا هەیە بە بەنسبەتی ئەمریکاوە. حتا دەرێت لە هەڵبژاردنەوەی ترامپ لە جاری یەکەمەوەتانە لەو جاری دووەمیشکات جاریەی یەهودی دەوری سەرەکی هەبووە لە هەڵبژاردنەوەی ترامپ کەوا ترامپ دوابڕیاری داکە کە مەسەلەی گواستنەوەی سەفارە لە بباتە قودس بۆ ئەوەی کە وەکو پشتگیریەک بۆ یەهودیەکان و وەک ئەوەی کە هاوکارێکی ئەوانە جا نازانم ئەوانە چەندی ڕاستەوە وەکو دەرێ بیستراوە شتانە بۆیە ئیسرائیل ئەمە تەنها خوێندنەوە تەنها زانیاریە تا چەندی ڕاستە نازانم. بەڵام ئەوە وا دەکاتن کە دیتیشمان کە ئیسرائیل لە سەرەتای مانجی شەشی ساڵی پار وەکو ئەو بە وەکالەت شەڕەکەی کرد سەرەتا بێ ئەوەی کە ئەمریکا بێتە ناو شەڕەکەوە لە دواییدا ئەمریکا تر هاتە ناو شەڕەکە و ماوەیەک دوای ئاگربەست ڕاگەیەندرا. بۆیە دەوڵەتانی ناوچەکەش ئەوانەی کە پێگەست سەربازیەکانی ئەمریکایان لە ناودایە و ئامادەی خۆیان هەمیشە نیشان داوە بۆ ئەوەی کە ئەمریکا پێگەست سەربازیەکانی لەوێ جێگیر بکاتن دەبن بێگومان دەبن بە بەشێک لەوەی کە هاوکاری ئەمریکا بن و ئەمریکا تا ڕادەیەکی باش پشتیان پێ ببەستێتن. ئەمەش لە ڕۆژانی داهاتوو ئەگەر ئەو گفتوگۆیی کە کراوە و ئەو ئیتفاقیە کە هەیە ئێستا کە لە ڕۆژانی داهاتوو لە ئەوروپا ڕانەگەیەندرێتن و نەبێتە مای بنبڕکردنی ڕاوەستانی ئەو شەڕە جا بۆ ماوەیەکە یا سەرتاسەریە بێگومان دەوڵەتانی ناوچەکە دەبنە بەشێک لەو شەڕ هەندێک جاریش خۆ پرسیارە جۆرێکە ئەوەیە خۆ بەرژەوەندی ئەو وڵاتانە لەوەیە کە نزیک بن لە ئێران یاخود نزیک بن لە ئیسرائیل و ئەمریکا لە کاتێکە بەرژەوەندی یاخود نزیکی زیۆگرافی لەگەڵ ئێراندا زیاترە یاخود ئەتوانرێ بەرژەوەندەکان لەگەڵ ئێراندا زیاتر بکرێ وەک لەوەی کە لەگەڵ هەریەکە لە ئیسرائیل و ئەمریکایە ئەنجامی بن. ڕەنگە لە کاتی شەڕدا ئەوانە نەبنە پێوانەی 100% ئەوانە تەنها خوێندنەوە بن لە کاتی ڕوودانی شەڕەکاندا نەبنە پێوانەی 100% ئەجیناگەت لە ڕووی جوگرافیەوە بێ هەموو ئەو ناوچانێک کە باستکردن هەم لە ئێران نزیکن و هەم هاموشۆی ئۆکو دەرێ بەردەوامیان هەیە لەگەڵ ئێران و پەیوەندیەکانیشان لەگەڵ ئێران پێشووتر باش بووە هەبووە. بەڵام لە کاتێک کە شەڕ ڕوودەداتن لەوانەیە لە مەسەرەی بەرژەوەندیەکان زۆر شت بگۆڕێتن یا چارەنووسی بە شێوەیەک لە شێوەکان یەکلاب بێتەوە خۆب دەنە پاڵ ئەوانەی کە بەرژەوەندیان لەگەڵە. بۆیە من ناتوانین لە ئێستاکەەوە ئەوە بخوێنینەوە بڵێن 100% دەبنە لایەنگیری ئێران یا دەبنە لایەنگیری ئەمریکا. بۆ ڕۆژانی داهاتوو دەتوانین وەڵامی ئەم پرسیارە بدەینەوە ئەگەر شەڕ بەردەوام بێ. بەڵام ئەگەر بە شێوەیەکی ئاشتیانە گفتوگۆ بکرێ ڕەنگە نەتوانین ئەو خوێندنەوەیمان هەبێ بۆ ئەوەی. بەڵام هەمیشە ئێران وڵاتێکە سنوورێکی فراوانی هەیە هەم لەگەڵ عێراق لەگەڵ ناوچەکانی دەوروبەر لەگەڵ ئەو وڵاتانی کە ناوتێنان و باستکردن و پێگە سەربازیەکانی ئەمریکاشیان لێیە. ئێران لەگەڵ ئەوانەدا زیاتر هاوسنوورەوە لە یەکترەوە نزیکن. بۆیە زەحمەتە بۆ مەسەلەی ئەوەی کە
بتوانن دژایەتی ئێران بکەن لەو ناوچەیەوە بتوانن بەرامبەر ئێران بوەستنەوە بە شێوەیەک لە شێوەکان کە ئامانجەکانیان ئەوە بکە دژی ئێران بوەستنەوە. زۆر باشە بە ئێمە هەموو ئەگەرەکان نەبەستینەوە بە دەستپێکردنەوەی جەنگ و شکستێنانی وتوێژ و دانستان و لێکتێگەیشتنەکان با لە ئەگەری سەرکەوتنی دانوستانەکانە یاخود ئیمزاکردنی ڕێکەوتنێکە هەندێک بیر و ڕائاڵ و گۆڕکەین ئاخۆ وڵاتانی ئەوروپا قەیرانێکی وزەی سەخت قەیرانێکی ئابووری کە بەهۆی ئەم جەنگەوە بەرەوچی گرتن ئەمانیش فاکتەرێکی بەهێز نابن یاخود پاڵنەرێکی گەورە نین بۆ ئەوەی کە ئەم ڕێکەوتنە بگاتە بنبەست و بگاتە کۆتایی و ڕێکەوتنێکی یەکجارەکی بێت و جارێکی کە جەنگ هەڵنەگیرسێتەوە و وەکو یەکێک لە مەرجەکانی ئێران خۆی باسی دەکات دەبێت جەنگ بە یەکجاری کۆتایی پێبێ بە لوبنانیشەوە. بێگومان بەرژەوەندی ئەوروپا و بەرژەوەندی زۆربەی ناوچەکانی تر لەوەدا کە ئاشتی جێگیر بێ ئاشتی سەقام گیر بێ هەڵگیرسانی شەڕووبوونی شەڕ کاولکاریە و ماڵوێرانیە لە هەموو شوێنێکدا ئەو بە تایبەت بە سەرچاو ئەو بەشەی کە تۆ ئاماژت پێکرد مەسەلەی وزە و سەرچاوی وزە بۆ ئەوروپا بۆتە کێشەیەکی گەورە حد لە شەڕی مەسەلەی شەڕی ئۆکرانیاوە تاوەکو ئێستا کاریگەری زۆر زەبەندی لەسەر ئەوروپا هەبووە لە مەسەلەی وزە و گرانبوونی بنزین و هەروەها سوتەمەنی بۆ ئەوروپا بۆتە کێشەیەکی گەورە و هەندێک جار دابەزینی بەهادراوەکانیشیان بۆتە کێشەیەکی گەورە کە ئەوانە ئەنجامی ئەو شەڕانەیەکە لە ناوچەکەی ئەو ناوچانەی کە تۆ باسی دەکەی لەوێ ڕوویداوە بۆیە ئەوروپا دەیەوێتن خاڵی بەهێزی پشتگیری بێتن بۆ ئەوەی ئەو ئاشتیە سەر بگرێتن و واژۆ بکرێتن و شەڕ کۆتایی پێبێتن چونکە ئەنجامی کۆتایی هاتنی شەڕ دەبێتە مایەی ئەوەی کە هەرزانی ئەوروپا بگرێتەوە و مەسەلەی وزە و سوتەمەنی جارێکی دیکە بە شێوەی ئاسایی خۆی لێبێتەوە بۆیە من دڵنیام لەوەی کە ئەوروپا ئامانجی ئەوەیە کە مەسەلەی ئاشتی سەر بگرێ و هەوڵیش دەداتن کە سەر بگرێ ئەوەندەی کە بۆشی بکرێتن دەتوانێت دەور و کاریگەری خۆی هەبێەوە دەور و کاریگەری خۆی نیشاندا بۆ واژۆکردنی ئەو پەیوەندیە ئاشتیەی کە ئێستاکە چاوەڕێ دەکرێت لە ڕۆژانی داهاتوو کە لە ئەوروپا لە جنێڤکە ڕووبداتن. زۆر باشە سامان من مەبەستم بوو بپرسم ئاخۆ بەم دواییانە کۆمەڵەیەک خۆپشاندانی جەماوەری هاوڵاتیان لە چەند ناوچە و شارێکی جیاواز لە نێو ئێراندا ئەنجام درا ئەم خۆپشاندانانە ئەم فشارانەی هاوڵاتیان هیچ ڕۆڵەیەکی هەبوو لەسەر حکومت بۆ ئەوەی کە نزیک ببێتەوە لە دانوستان یاخود هەر هیچ نەبێت کەمێک لە داخوازیەکانی خۆی ئاسانتر بکات و داواکانی ئاسانتر بکە بۆی کە بگەن بە ڕێکەوتن یاخود جۆرێک لە سازش بکە. ڕاستیەکەی ئەوەیە کە بەهزات چەند خاڵێک لێرە جێگای سەرنج و گرنگە یەکێکی ئەوەیە کە هەروە کە ئاماژەم پێدا لە ناوخۆی ئێران کۆدەنگیەک هەبوو کە بەڕاستی خەڵک پێیان وا بوو چ بە ڕێکەوتن بێ چ بە شەڕ بێ شەڕێکی دووبارە ئەم بارودۆخەی ئێستا کە بارودۆخێکی مامناوەندی وای کردبوو هەموو جونگەکانی ژیان لە ئابووری و لە ڕووداوە سیاسیەکان و تەنانەت ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان تووشی گرفت بێ کۆتایی بێت و ئەمە کۆدەنگیەک هەبوو کە لە ناو هەموو لایەنەکانە هەبوو و خەڵکو و بەرپرسان لەسەر ئەم بابەتە هاودەنگ بوون. بەڵام خاڵێکی گرنگی تریش هەیە ئەویش ئەوەیە کە بەڕاستی دیار نییە ڕێکەوتنەکان بە پێی چ وردەکاریە کراوە و ئەگەرێکیش هەیە کە هیچ کاتێکیش لە هیچ سەردەمێکا بۆمان دەرنەکەوێت بەڕاستی وردەکاری ئەو ڕێکەوتنەی نێوان ئێران و ئەمریکا چۆن بووە چونکە هەمیشە ئەزانین جگە لەو جیاواز لەو ڕێکەوتنەی کە تەنانەت کاتی ئیمزاکردن لە ڕاگەیاندنەکانە بڵاو ئەبێتەوە و خودی لایەنەکان بڵاو یەکەنەوە هەمیشە بەشێکی ڕێکەوتنەکان ڕێکەوتنێکی پشتی پەردەیە کە لەوانەیە تا ساڵهایەکی زۆریش بڵاو نەبێتەوە. بەڵام خاڵی گرنگ ئەوەیە کە ئێرانیەکان ئەڵێن ئێمە
لەسەر چەند خاڵێکی زۆر گرنگ کە بۆ ئەمان هێڵی سوور بووە ئامادە نەبووین هیچ جۆرە سازشێک بکەین. یەکێک لەوانە ئەوە بووە کە بۆ نمونە شەڕەکەی ڕاوەستاندنی شەڕەکە هەموو بەرەکان بگرێتەوە کە ئەزانین لوبنان بەڕاستی لەبەر ئێران و لەبەر شەڕی ئێران و ئەمریکا هاتە ناو شەڕەکەەوە بەشێک نەبوو لە شەڕوە ئەوان بوون کە لەبەر ئێران و دەست پێشخەریان کرد و ئێرانی سەخۆی بە بەرپرسیار ئەزانێت کە ئەوانیش ئاگربەست بیانگرێتەوە. یا بەشێکی ئەوەیە کە ئێران ئەڵێ لانیکەم ئەبێن نیوەی ئەو پارە بلۆکراوانەی کە هەمانە لە ماوەی ئەم 6 ڕۆژە و تەنانەت پێش دەستپێکردنەوەی دانوستانەکان لەسەر بابەتی ئەتۆمی ئازاد بکرێت و بتوانین بەکاری بهێنین و ئەبێ ئەوش ئاماژە پێ بم کە بەڕاستی هەوڵە ناوچەیەکەیش هەوڵێکی چڕ بووە لە ماوەی ڕابردووە. بۆ نمونە ئەزانین یەکێک لە وڵاتانەی کە زیاترین یانە پلەی یەکەمی ئامانجەکانی ئێران بوو لە شەڕی 39 ڕۆژە ئیمارات بوو، تەنانەت لە ئیسرائیلیش زیاتر موشکی بەرکەوت و ئەگەر خشتەکە چاو لێ بکەین لەناو خشتەکە جیاوازیەکی زۆر لە نێوان ئیمارات وڵاتانی ترا هەیە لە ڕووی ژمارەی ئەو موشک و درۆنانەی کە لە ئێرانەوە ئاراستەی کرا. بەڵام لە چەند ڕۆژی ڕابردووە وەفتێکی بۆ یەکەم جار وەفتێکی ئەمنی ئێران و ئیمارات بە شێوەی ڕاستەوخۆ کۆبوونەتەوە و قسەیان کردووە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان و تەنانەت لە شەڕەکەی هێرشەکانی شەوی سێشەمە لەسەر چوارشەمەی ڕابردوو کە ئەمریکا و ئێران ڕوبەڕووی یەک بوونەوە لە کاتێکدا کە ئاسمانی ناوچەکە داخرابوو فڕۆکەیەکی ئیماراتی هاتوو لە ئاسمانی ڕۆژهەڵاتی ئێرانەوە هاتوو لە تاران نیشتەوە کە پرسیار و گومانی زۆریشی دروست کرد کە ئایا ئەمە بۆچی هاتووە. ئەمەوێ ئەوە بڵێم کە بەڕاستی گوشارەکە بەس گوشارێکی ناوخۆیی نییە بۆ ئەوەی کە خەڵکی ویستی بێتیان حکوومەت بۆ نمونە سازش بکە یاواز لە داخوازیەکانی خۆی بێنێ لە ئاست ناوچەکەشا لەلایەن وڵاتانیشەوە لە ئاست هەروە کە تۆ ئاماژەت پێدا بۆ نمونە ئوروپا و تەنانەت ناو کۆمەڵگای خودی ئەمریکاییشەوە ئەو گوشارە هەبوو و ئێران توانی ئەو گوشارانە بە باشی بەکاربێنێ و دەماوەی ئەم زیاتر لە دوومانگەی کە ئاگربەست هەبوو کارناسان هەموو لایەک ئەیانوت لە ئێستادا ئەوەی کە سەرکەوتنی لایەنی لە لایەنەکان ئێران یا ئەمریکا دیاریەکە نەهێزی موشک و هێزی سەربازی و ئەوانە بەڵکو ئەوەیە کە کامیان لەم بارودۆخی ئێستا بەرگەی بارودۆخەکە ئەگرێت لە ناوخۆی ئێران بەرگەکە ئەوە بوو کە حکوومەت نێڵێ گرانیەکی لە ڕادەبەدەر دروست بێ کاڵا لە ناو بازارەکانە هەبێ و ناڕەزایەتی جۆرێکی تریلێنەیە لە ناو شەقامەکانەوە لەلایەن ئەمریکاشەوە ئەوە بوو کە بتوانێت هێزەکانی لە ناوچەکە ڕابگرێ ماندووبوونی هێزەکانی نەگاتە ئاستێکی مەترسیدار لە ناوخودی ئەمریکا بتوانێت نرخی وزە کنترۆل بکەوە بابەتە سیاسەکانی ناوخودی ئەمریکا. بۆیە لە ئێستادا خەڵکی ئێران و کارناسان پێیان وایە کە ئەو خۆڕاگریەی خەڵکی ئێران و حکوومەت کە ئەزانی بەڕاستی لە شەڕی 39 ڕۆژە لە ڕۆژی یەکەمە بەشێکی زۆری لە ڕابەری باڵای وڵاتەوە تا فەرماندە سەربازیەکان بە چرکەساتێک لە ناوچوون و ئەمە ئەیتوانی لە هەر حکوومەتێکی ترا بە مانای کۆتایی هاتنی و حکوومەتە بێ. بۆیە حکوومەتی ئێران لە ماوەی 100 ڕۆژی ڕابردووە بەڕاستی توانیویەتی ئەو خۆڕاگریە بۆ مانایی کە چۆکدانەدا تا لانیکەم تا ئەم لەحزە بیپارێزێت. باشە سامان باسی بۆ نمونە باسی گیان لە دەستدان و لە ناوچوونی کۆمەڵێک سەرکردە بەڕابەری باڵاشەوە ئەمباسەدور و ژان و هێنات بەڕاستی پرسیاری ئەوەی لا دروست کردوم جۆرێک لە مشتومڕی چڕ هەم لە ناوخۆی ئێران هەم لە ناوچەکەیە هەم لە جیهانە لەسەر بابەتی ناشتنی خامنەی دروست بووە. ئەمە پەیوەستەکەنەوە بە کۆتایی هێنانی جەنگ ئەو کاتە ڕابگەێنرێت یاخود چاوەڕوانی چی دەکرێت قسە و باسەکان چۆنن و لەسەر ئاستی حکومیش چی ئەڵێن؟ بەزاد لەسەر ئەم بابەتە بەڕاستی لە ناوخۆی ئێرانیش خەڵک زۆر پرسیارەکەن لەبەر ئەوەی کە هەروە کە ئەزانی بەو شێوەی کە ڕاگەیەندراوە بڕیارە ڕێوڕسمێکی تایبەت لە 3 شاری تاران و قوم و مەشهەد بەڕێوە بچێ. پێشتر ڕاگەیەندرا بوو کە لە دەڕۆژی یەکەمی محەڕەم ئەو ڕێوڕسمە بەڕێوە چێ، بەڵام لە ڕۆژانی ڕابردووە خودی ئەو لیژنەی کە دانراوە جێگری یەکەمی سەر و کۆمار سەرپەرشتیەکە ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە کە لەبەر ئەوەی کە خودی ڕابەری باڵای پێشوو گرنگیەکی زۆری بە و دەڕۆژەی یەکەمی محەڕەم کە تاسووە و عاشورای لێداوەوە نایانەوێت ئەو بابەتە ئەو دوو بابەتە بکەوێت نەژێر سێبەری یەکتریەوە ڕایەنگەیاندبوو کە لەو دەڕۆژەی یەکەما و ڕێوڕسمە بەڕێوە ناچێت. بەڵام ئەگەر بێت و ئەو ڕێکەوتنەی ئێستا یا دڵنیابوون لە هێوربوونەوەی بارودۆخەکە لەم
چەند ڕۆژە ڕابردوودا ڕووبدا بە ئەگەرێکی زۆرەوە دوای دەڕۆژی یەکەمی محەڕەم لە دەڕۆژی دووەمی محەڕەمە پلان و بەرنامەی ئەو بابەتە ڕابگەیەندرێت چونکە بڕیارە کۆمەڵی میوانی بیانی زۆریش لە وڵاتانی ترەوە چ لە ئاستی باڵا و چ خەڵکی مەدەنی بەشداری ئەو ڕێوڕسمە بن و بەگەرێکی زۆر لە مانگی محەڕەمە کە چەند ڕۆژێکی تر دەستپێکا دوای تاسوع و عاشورا ئەو ڕێوڕسمە شارەکە ئاماژەم پێدا بڕەوە. زۆر باشە سامان ماندوو نەبیت کاگومێت عێراق لەکوێی هەم ڕێکەوتنەکەیە و هەم لەکوێی داهاتووی ئەم جەنگەیە بێت ئەگەر ڕێکەوتن نەکرێت و جەنگەکە دروست ببێتەوە عێراقەکەوێتە چ نێوەندێکەوە دەستی خێری هەبووە لە ڕێکەوتنەکەدا و هەوڵی عێراقی تێدا بووە یاخود بە پێچەوانەوە ئەگەر جەنگ دەست پێ بکاتەوە عێراق لەکوێیا بێت پریشکی ئاگرەکەی گرێتەوە یاخودنا. بێگومان شتێکی ئاشکرا و ڕوونە کە عێراق و بە تایبەتی کە هەرێمی کوردستانی لە چەندین لاوە هاوسنورن لەگەر دەوڵەتی ئێران ئەم هاوسنووریە و ئەم پەیوەندیە دوور و درێژەی نێوان عێراق و ئێران بە کاریگەری زۆری دەبێتن لە کاتێکدا کە ئەگەر شەڕەکە بەردەوام بێ وە پرشی گەورەی زۆری بەبەردەکەوێ. ئێمە دەزانین کە ئێران هەژمونێکی باشی بەسەر دەوڵەتی عێراقەوەیە لە ڕووی شیعەگەراییەوە لە ڕووی سنوورەوە لە ڕووی مێژووەوە لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی پەیوەندی لە مێژینەی سەرکردەکانەوە لە هەموو ڕوویەکەوە و تەنانەت لە ڕووی یارمەتیدانی کوردیشەوە. ئێمە نابێ ئەوە لە بەرچاون نەگرین کە دەوڵەتی ئێران دەوڵەتێک بووە بە درێژایی یارمەتی کوردی داوە کوردی عێراق لە کۆڕەودا لە هەڵگیرسانەوەی شۆڕشدا لە دەست پێکرد لە یارمەتیدانی پێشمەرگە و کەسوکاری پێشمەرگە و ئەم مێژووە هەمومان دەزانین کە لەکوێوە هاتووە هەتاوەکو ئێستاکە بەردەوامەوە بەنسبەت دەوڵەتی عێراقیشەوە لەوێشەوە لە چەندین ناوچەی گرنگ سنووری لەگەڵ ئێران هەیە. بۆیە ئێران لەگەڵ عێراق لە پەیوەندیەکی لە مێژینەی دوور و درێژیان هەبووە جا لە کۆندا کە شەڕ ڕوویدا لە بینی عێراق و لە بینی ئێران ئەو کاتیش ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیە هەر بەردەوام بووە لە نێوان خەڵکەکەیدا. بۆیە ناتوانین ئەو پەیوەندیە دوور و درێژە نادیدە بگرین لە مەسەلەی ڕوودانی شەڕ و ناخۆشی و ئاڵۆزی لە ناوچەکەدا و عێراق دەوری هەیە بەو شێوەیە ئێستاکە نایەوێ ئەو شەڕە درێژە بچێشێتن. هەر بۆ نمونەش عێراق بە تایبەتیش کوردستان توانیان لە شەڕەکان و موشکبارانی چەند مانجی ڕابردوو یاکودۆکو دەرێ لە مێژوی ڕابردوودا نەبنە تەرەفگیر لە ئاژا و ململانەکاندا و نەبنە خۆشکردنی جەنگەکە و نەبنە خۆشکردنی شەڕەکە. ئەمانە وای کرد عێراق و کوردستان خۆیان بە دوور بگرن لەم شەڕەوە. هەمیشە هەوڵی ئەوەیان داوەکە ئەم شەڕە درێژە نەچێشێتن و پەیوەندیان لەگەڵ ئێران کە هاوسنورن و لە پەیوەندیەکی باشی بەردەوامی دابن. چونکە چاک دەزانن ئەگەر مەسەلەی پەیوەندی نێوان ئێران و دەوڵەتی عێراق و لەلایەکی تر بە تایبەت بۆ ئێمەی کورد پەیوەندی نێوان ئێران و کوردستان درزی تێبکەوێ یان کێشەی تێبکەوێتن کاریگەری زۆری دەبێت لە ڕووی ئابووریەوە لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەوە و لە ڕووی هاموشەوە. ئێمە دیتمان لە ماوەکانی ڕابردوو کە موشکبارانی بینی ئەمریکا و بینی ئێران و ئیسرائیل بەردەوامی هەبوو هەندێک جار پرۆشی ئەم موشکبارانیە دەگەیشتە ناوچەکانی کوردستان و ناوچەکانی عێراق وای کرد کە هاموشۆی بازرگانی لە چەندین لاوە بوەستێتن ببێتە هۆی ئەوەی کە کەلوپەلی ڕۆژانە بەرز ببێتەوە خەڵک بکەوێتە جۆرێک لە نیگەرانی و لە زێقەتی کە کاریگەری لەسەر ژیانی خەڵکدا هەبێتن. بۆیە پێم وایە عێراق دەیەوێ و ویستویەتی هەوڵ دەداتن کە ئەوەی پەیوەندیە ئاشتیە بەردەوام بێتن لەگەڵ ئێران و هەروەها واژۆکردنی ڕاوەستانی شەڕیش لەگەل لە بینی ئەمریکا و ئێران یەکێکە لە ئومێدە سەرەکیەکانی خەڵکی عێراق و خەڵکی کوردستان و هیوای ئەوە دەخوازێتن کە بە زووترین کاتدا ئاشتیەک بێتە کایەوە لە نێوان عێراق و ئێران کە ئەو ئاشتیە بەردەوام بووە لە بینی ئێران و ئەمریکا هەمان ئاشتی هەبێتن. بەڵام من ببورە دەمەوێت ئاماژە بە یەک شت بکەم کە
ترامپ لەو یەک دوو ڕۆژەی ڕابردوو دیسان ئاماژەی بۆەوە کردوێتەوە کە دەڵێت چەکم داوەتە کوردەکان بەڵام من دەمزانی کە چەک ناگاتە دەستی ئۆپۆزیسیۆنی کوردی و ڕەزامەند نەبوومە لەسەر ئەوەی کە چەک بدرێتن بەو شێوەیە پێم خۆش نەبووە. من نازانم ئەوە زۆر جار ئەو مەسلەیە ینی دەور و ژێندرێ و قسەی لەسەر دەکرێ و بەڵام بە یەکشت من دەمەوێت ڕوونکردنەوەیەک بدەم. ئایا ئەمریکا و خودی ترامپ ئەوەندە نەشارەزان بەو هەموو دەستگا جاسووسیە و پەیوەندی و تۆڕ و میدیایی کە هەیتیان خۆیان نەزانن ئەم چەکانە بۆ چێ ڕۆیشتووە لە کاتێکدا لە ئەمریکا سەرۆکی ڤەنزوێلا لە ماڵەکەی خۆی دەردەکاتن دەیڕفێنی و دەیباتن لە کاتێکدا کە بن لادن لە ژێر زەمینە دەکوژێتن لە کاتێکدا کە ئەوەندەی کە لە ڕابردوش لە مێژووی ڕابردوو ڕەنگە من هەمیانم لە بیر نەبێتن کە چی کردووە. ئەمریکا توانیوێتی ئەو هەموو شتانە بکاتن ناتوانێت ئەوە بدۆزێتەوە کە چەک دراوەتە دەستی چێ و چی لە هاتووە کوردەکان تاوانبار دەکا هەم بۆ ئەوەی قسە بە یەکتر برێن لێرە لە ناوە خۆمان هێزە سیاسیەکان کە ببێتە مای پەشێوی مای نیگەرانی بۆ ئێمە هەم کوردەکانیش تاوانبار بکە. پێم وایە هەموو خەڵک دەزانێت ئەوە خاڵێکی زۆر لاواز و بێهێزەکە کاتێک کە کوردەکان تاوانبار دەکە بۆی کە نازانی ئەم چەکانە لە چەند ئاستێکدا وەڵام دراورەتەوە و وەڵامەکانیش بە دڵنیایی و گەیشتونەتە شوێنی خۆیان هەر لە سەر ئاستی وڵاتانی جیانیش کە ئەلیۆزی بەریتانیاش ڕوونکردنەوەیەکی پێویستیدا لەسەر ئەم بابەتی چەکانە. بەڕێز ئومێد گۆمەشینی چاودێری سیاسی سوپاس کە بەشداریت کرد لەم گفتوگۆ تایبەتە بە جەنگی نێوان ئەمریکا و ئێران یاخود وا باشترە بڵێین ڕێکەوتنی ئێران ئەمریکا لە چەند ڕۆژی داهاتوودا ئینشاءالله. سوپاس بۆ هاوکارمان سامان سلێمانی ڕۆژنامەنووس کە لە تارانەوە لەگەڵمانە بوو. سوپاس بۆ کاک ئومێد، سوپاس بۆ هەردوولاتان.